سڵاو ساڵی 61 کۆچی حوسەینی کوڕی عەلی کچەزای پێغەمبەری ئیسلام لەسەر دەستی سوپای ئومەویدا شەهید دەکرێت. ئەم شەهیدکردنەی حوسەین دەبێتە هۆی دوولەتکردنی ئومەتی ئیسلامی و تا ئێستاش لێکەوتەکانی بەردەوامن و بەڵکو و قوڵتر دەبنەوە. هۆی هاتنی حوسەینی کوڕی عەلی بۆ عێراق و شەهیدکردنی لەسەر دەستی سوپای ئومەوی اختلافی نێوان سوننە و شیعە لەسەر ئەم بابەتە گفتوگۆی دەکەین لەم ئەڵقەیەماندا لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شوان عوسمان. جەنابی دکتۆر بەخێر بێ. دکتۆر حەزەکەم پێش ئەوە با بڵین حوسەینی کوڕی عەلی لە عێراق لە شاری کوفە شەهید دەکرێت لە کاتێکا حوسەین خۆی لە مەدینە دانیشتێ. هۆی هاتنی حوسەین بۆ عێراق چییە؟ ئایا خۆی دێ یا بانگەکرێ ئایا بۆ هاتووە کە ببێتە خەلیفە هۆکارەکەی چییە؟ زۆر سپاس پرسیارەکەت وەڵامێکی فڕەڕەهەندی دەوێ لە ڕووی مێژووی و لە ڕووی سیاسی و لە ڕووی فقهی ئاینی و کۆمەڵک بوار دەگرێتەوە، بەڵام هەر هەمووی کۆ دەکرێتەوە بەوەی کە بێگومان بۆ وەرگرتنی دەسەڵات و بۆ پێی وابوو کە شەرعێت یاخود ئەو دەسەڵاتەی کە هەیە بە تایبەتی لە دوای مردنی مەعاویە حوسێنی کوڕی عەفوەن یەزیدی کوڕی مەعاویە شایستەی وەرگرتنی پۆستی دەسەڵاتی خلافەت نییە. ئەویش کۆمەڵێک تایبەتمەندی لە خۆ دەگرێت کەمیانەوەی کە حوسێن نوێنەری بنەماڵەی پێغەمبەرە بە تایبەتی دوای شەهیدکردنی عەلی و ژەهرخواردکردنی حەسەن حوسێن مابوو لە گۆڕەپانەکە وەکو ئیمامی شیعەکان شەڕۆکو ئیمامی سێم ناوی دەبن. پێی وابوو کە ئەم دەسەڵاتە زەوت کراوە حەقی وانە پێیان بدرێتەوە، ئەمە لایەکیان لە لای دووەمیانەوە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان مەعاویە و لە نێوان حەسەنی کوڕی عەلیدا کرابوو یەکێک لە دوو دێکۆمنت باسی لێوە دەکرێت لە سەرچاوە مێژوویەکان. یەکەمیان ئەوەیە کە ئەو نامەی حەسەن نردوێتی بۆ مەعاویە بۆی دەستبەرداری پۆستەکەی بێ لە ساڵی 41 کۆچی و دووەمیشەنەوەی ئەو نامەیە کە مەعاویە بۆ حەسەنی نردووە بۆی دەستبەرداری پۆستەکەی بێ لە یەک کاتدا ئەمە خوێندنەوەی مەعاویە بۆ حەسەن و بۆ دۆخی حەسەن هەر لە یەک کاتدا نامەیان نردووە بۆ یەکتر. بەشی دووەمی نامەی کە مەعاویە نردوێتی کە وەرەقەیەکی سپێ دەڵێ مەرجت چیە بینووسە و من بۆتی جێبەجێ دەکەم و کۆمەڵێک مەرج دەنووسێ، بەڵام نامەکەی پێشووتری کە نردوێتی دەگاتە دەست مەعاویە تەماشا دەکە مەرجەکانی سادە و ساکارن، ئەوەی پارەی بەیتولمال و جنێ و نەدان بە عەلی کوڕی ئەوی تاڵبە لە منبەری مزگەوتەکانەوە لە ڕۆژی جومعە لە مزگەوتی جامیعەکان بە تایبەتی کۆمەڵێک شەرتی وها بەسیتی هەیە، بەڵام کە نامە بەتاڵەکەی بۆ دەچێت کۆمەڵێک شەرتی تردادنێ لەوانە وەرگرتنەوەی پۆستی خلافەت لە دوای مەعاویە بۆ ڕێی موسڵمانان هەندێکی دەڵێن مەرجی داناوە بۆ ئالی بەیت بێتن ناتوکەمە تاوەی جیاوازی لەسرە شڕۆڤی جیاوازی لەسرە لە نێوان مەسادرەکانی هەتمە ناو مەسادری ئەهلی سونە و شیعەشدا بۆ چوونی جیاوازی لەسرە. ئەمە لایەکیان لای دووەمیشان هەرخوان لە سەقیفەی بەنی ساعیدەوە مەوزوعیش ئەحەقێتی ئالی بەیت لە پرۆسەی وەرگرتنی پۆستی خلافەت یاخود جێنشینی پێغەمبەر قسەی لەسەر بۆ تاوەکو دواتریش لە شەهیدکردن لە وفاتی ئەبوبەکری سدیق و دواتر بوونی عومەر و دواتر وفاتێتر بەو شێوەیە هاتووە. حەسەنی کوڕی عەلی کە برا گەورەی حوسەینی کوڕی عەلی بۆچی وا بە ئاسانی دەستبەرداری خلافەتە بێت لە کاتێکە شەرعیەت لای ئەوە نەک لای مەعاویە خوا ئاشکرایەت مەعاویە بە هەموو پێوەرەکان شەرعیەتی لا نەبووە، بۆچی وا بە ئاسانی ڕادەستیەکە؟ دووسێ تێڕوانین هەیە دووسێ خاڵ هەیە لەسەر ئەمە. هۆکار یەکەمیان ئەوەیە کەسێتی حەسەن وەکو کەسێتی حوسێن نەبووە، ئاشتی خوا ینی هەندێک کەسێ پیاوێکی متەقیە هەندێک کەسێ پیاوێکی ڕۆشنبیرە، بەڵام ئەهلی سیاسە نییە. ئەهلی سیاسە نیە لە بەرامبەردا تۆ داهەیەک لە داهیەکانی عەرەب منافس دەکە مەعاویە کوڕی ئەبی سوفیانە، ینی ئەمە لایەکیان. لای دووەمیان مەعاویە خەڵکێکی زۆری لە نێو لەشکرەکەی حەسەنی کوڕی عەلی کڕی بوو، پەیوەندی هەبوو لەگەڵیان پارەی بۆ دەناردن هاوکاری دەکردن، بۆیە
کە زەختیشی لێ دەکەم بچین بۆ شەڕی معاویە کە دەگەنە منتیقی مەدائینی ئێستاکە بڵێن سلمان پاچی ئێستا ئەلێەوە تەنانەت جێژاوەیەک لە نێو لەشکری خۆی دروست دەبێت بەبێ ڕوبەڕووبوونەوە تەنان دەڵاو حەسیرەی ژێر کە لە سەری دانیشتووە ئەو خێمەیە کە لە سەریشتی بە تاڵان دەیبن کەس نەماوە بۆیە نا حەسەن دەگاتەوە ئاست دەگاتەوە قەنەعەتی کە ناتوانێت ئەو ڕوبەڕووبوونەوەی ئەنجام بدە لای چەند لای دوێمی شاوکو کەسایەتی حەسەن کەسایەتێک بووە تا ئەندازەیەکی زۆر نابینی کەسێک بووبێ کە تونند و تیژ بووبێ خوێن ڕێژ بووبێ یا خوشتێکی لەو بابەتە بووبێ هەرچەندە بەدەستی خۆی ئازا بووە لە زۆر لە غەزوەکان و ئەمانە لەگەڵ باوکی ئەمانە بەشداری کردووە بەڵام زیاتریش جگە لەوەش هەندێک تایبەتێک دەقەیە کە باز لەوە دەکەن زیاتر کەسایەتێکی دنیاوی بووە دنیایی بووە هەتا مەسەڵەن ئیمامی عەلی مەسەڵەن لێشێ لە خوتبەکاندا دەڵێ لا تتزوجوا فإنه مطلق ینی دەڵێن چوار ژنی هێناوە چواری تەلاقداوە ئەمانە دواتر لە سەری دروست کراوە چۆنە بەڵام لە مەسادری تاریخی باسی زۆر باشە لە ئەو با بڵێن ئەو وعدەی معاویە بۆ حەسەن باسی ئەوەی تیا کە دوای ئەو حوسێن ببێتە خەلیفە ئەی چی هەیە حەسەن ببێتە خەلیفە نه هیچ هیچ دواتر کە ئەمە بۆ موسڵمانان جێبێ هەڵدرێتەوە دواتر بۆ شێوەیە بڕاتن تا ئەوکو یەزید گەورە دەبێتن یەزید گەورە دەبێت اینجا دوای ئەوە یەکێک لەوانەیە کە باسی لەوە دەکرێت کە پێشنیاری بۆ معاویە کردووە مغیرەی کوڕی شوعبەیە مغیرەی کوڕی شوعبە کە والی عێراق بووە معاویە ویستوێتی لای بۆ کەسێکی تر لە شوێنی دابنێ کە بانجی دەکە بۆ شام دەچێت بۆ دیمەشق دەڵێ ئێستا دەسمە لای قەنەعاتیشی پێدەینم و لاشم ناباتن چۆن دەڵێ بابێمە کە دەچێتە لای باسی لەوە دەکە دەڵێ قوربان بۆ زارێکی تر خوێن لە نێوان مسلمانان بڕژێ و بۆ دووبارە گرف لە نێو مسلمانان دروست بێ بۆ جێنشین بۆ خۆ دانانەی دەڵێ چێ دانێ دەڵێ بۆ یەزیدی کوڕت دانانێ ئەنی یەکەم کەس کە دەیخاتە دڵێ باشە چۆن دەتوانین ئەمە بکەین دڵێ من خەڵکی عێراقت بۆ ڕازی دەکەم ئەمروی کوڕی عاز بام خەڵکی مسرت بۆ قەنەعات پێبێنێ و مەڕوانی کوڕی محەممەد با خەڵکی حیجازت بۆ قەنەعات پێبێنێ و خۆشت لە شامی ویلایەتەکانی ئیسلامی ژۆ چوارن دەڵێ باشە تۆ بگەڕێەوەیشی خۆت بکە اینجا دەڵێ کە هاتوۆتە دەڵێ قاچەکانی معاویە مخستۆتە چاڵک تا ئەبەت بۆی دەرنایە هەر قاچی ئۆمەتی ئیسلامی بەزەبن مەبەستی لەوەی خۆ ینی مغیرە یەکێک لەو کەسایەتیانەیە کەسایەتێکی زۆر زەدەلیە دکتۆر با بڵین شیعە پیان وایە ئەم مەسەلێ لە حەسەن و حوسێن و عەلی شانیە ئەمرێکی ئیلاهیە کە لە غەدیر خومەوە هاتووە دووسێ دەقەیە مەسەڵەن مەسەلەی غەدیر خوم کە ئێستا شیعە پێ دەڵێن وەکو جەژن باسی لێوە دەکەن و تەنانە لە مەسادرەکانی هەلی سونەژ ئاماژەی پێکراوە بەڵێ ئاماژەی پێکراوەکەەوە حاڵەتێکە ژمارەیەکی زۆری مسلمانان ئامادە بووینە کە پێغەمبەری خوا درودی خوا لێ بێ کە دەچێتە شە شوێنێکی بەرز و دەستی عەلی دەگرێ اللهم والی من وأبغض من بەو شێوەیە یاخود دەڵێ من أبغضني من أبغض علي فقد أبغضني ومن أحبه فقد أحبني اللهم من كنت والاه فعلي مولاه بالضبط بەو شێوەیە باسی لێوە دەکاتن دەستی بەرز دەکاتەوە ینی ئەمە لە حوجەی لە حەجی ماڵ ئاواییدا مەسەل باسی لێوە کراوە ئەمە ئەساسێکی هەیە بەڵام ئەگەر بیتە سەر ئەساسە بۆ شێوازە باسی لێوە بکرێ ئەی چۆن مەسەڵەن گەورە سەحابیەکانی وەکو ئەبوو بەکری سدیق و وەکو عومەری کوڕی خەتاب وەکو ئەبا عوبەیدەی جەڕاح وەکو سعدی کوڕی عوبادە و ئەمانە چۆن ویستیان لە دوای وفاتی پێغەمبەر کێشتان پێغەمبەر نەنێژراوە جێنشین بۆ خۆیان ئەوی لێکیان کردی بێ بە شێوەیەکی تر ینی و شیعە مەسەڵەن عەلی کوڕی ئەبی تاڵیب لەوەجیان ڕازی نەبوو بێ لە سەقیفەش ینی جۆرێک لە خلافەت بەڵێ خۆ تۆ باز لەوە دەکرێت تاوەکو 6 مانگ تاوەکو فاتیمەی کچی پێغەمبەر درودی خوا لێ بێ وفات دەکاتن اینجا ئالی بیت و ئالی بیت بە شێوەیەکی گشتی دەچن بەیعەت بە ئەبی بەکری سدیق دەدەن باز لەوە دەکرێت بەڵێ ئەمە مەسادرەوە باس ئاماژەی پێکراوە مەسەلە قەزی زەویەکانی فەدەک کە دراوە پێغەمبەری خوا داوێتی بە کچەکەی فاتیمە دواتر ئەبوو بەکری دەسێنێتەوە دڵێ لە بەروی پێغەمبەر و توێتی بەسەراحەت وتوێتی نحن الأنبياء لا نورث يعني بەڵام لەم بالذات لەمە کە ئەڵێ پێغەمبەر فەرموویەتی کە پێغەمبەران وراثەتیان نییە خمینی لە کتێبی الحکومة الإسلامية بالذات ئەڵێ آخر ئەمە مخالفە لەگەڵ ئەوەیەتی کە وەوەریثە سولەیمان و داوود خۆ سولەیمان پێغەمبەراتی بە وراثەت بۆ نەماوەتەوە بەڵکو مڵک مەلەکیەتی بۆ ماوەتەوە
پێت وایە ئەو قسێ تا چەند وایە حاڵەتێکی ترەیە مەسەن کە پێغەمبەر لە سەر مەرگا دەئتونی بقلم وقرطاس أكتب لكم كتابا لن تظلوا بعدها أبدا باشا يعني أما دقيقة لەوەی کە دەبێتە غەڵبە و ئەمانە ینی باز لەوە دەکرێت کە پێغەمبەر تووڕە دەبێت خەڵکەکە دەردەکاتە دەرەوە هەندڵە بڕۆنە دەرێ بە تەنیا جێم بێڵن بۆی دێن و بۆی نایەنین و بەم شێوە تا هەندێک دەقەیە دەڵێن کە خەلیفە عومەر وتوێتی عومەری کوڕی خەتاب وتوێتی لەقەت حەجەرە ینی ئەمە بەمانای حەجەرە لە زمانی عەرەبیدا بزبدە کۆ بڵێ هوڕێنە دەکاتن ئەمەش لەگەڵ دەقی قورئانیدا یەک ناگرێتەوە وما ينطق عن الهوى يعني بالضبط بوشو يقناقريتوا جا اما يعني لما دقه كان ده اما لا يشان لا يدوم مشان كاتك هل لو كاتيك پیغمبر نخوشو لسر مرقدا عباسي ما پیغمبر بعلي دله بو ناتي بي بلش تك بنوسي بو موضوعيه لدواي خوي بو خلافتك دله بو كسبته مايا دله بينوسي باشتر در والله مشتيوانا كما خوي بيوي ديكا ئەگە خۆی بیوێ یعنی علی پێی وان نەبووە کە خۆی خەلیفەیە دوای علی پێم وایە علی کە دەڵێ بۆ کەس بە تەمایە ینی ئەوەندە واسقە لەوەی کە مەسەڵەی بەدیر خۆم و ئەمانە کار خۆیەتی بۆ کەسی تر بە تەمایە کەسی ینی بۆیە مەسەلەی ئەو ئاتونی دەگرێتەوە کە علی خۆشی بە تەما نەبوو بێ بە تەمانێ ببێتە جێگری پێغەمبەر یا خۆی ئەوەنە بە تەما بووە پێی وا بۆ کە کەسی تر بە تەمانێ پێتە چێ لە پێی قسەکان بێ زیاد بە تەما بێ شكو دواتريش كخليفة عثمان عفوا خليفة علي عمر بريندار ذكر دواتريش لجنة شش كسي دادني يعني أو خطبة كعلي لنا أو لجنة دي دلت شيطان مثلا وايكر شيطان وايكر شيء كم كز مسلمان وشيء كم كز شمشير يالقرد شو روبروي أما بو لخيبر لخندق كستان هي لمن لبيشتر بي لما أي بيغمبر نيوتان أنا مدينة العلم وعلي بابها اللهم والي من والا بس مشتانا همو دليتوا يعني لما بودر ذكي كعلي بتماي أم بوستبوا بتماي أم بوستبوا بلام جمعي مسلمانان ديار أميان ندي بوشوي نديوا مثلا أنصار كانوا مهاجر كانوا سقيفي بني ساعد كبيعي خاصة دواتر بوروجي دواتر بيعي عامة ذكري لمزقوتي بيغمبر خو بابين وسر حسين حسين كاتك ببي رواياتي أهل سنة كاتك لمدينة لما كو أيوة درتش برو عراق برو كوفة عبد الله يكوري عمر وعبد الله يكوري عمرو وشيو 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 لنكاكم ماتشو أوان باوكتيان بودر دبر براكتيان بودر دبر توش بدر دقبن وبقسان ناكا وهيت وديار بو شرجناه معلوم نالي لقلابو يعني بتما بو العراق جيشي بو دروسكن بس شيعة على نخير حسين خوي زاني ويشتي اشكو جريت چونك فاطمه خيبيني وبيغمبر وتوتيك خيبيني وقريا وتوتيك حسيني كرم بمشي ويلنا وابري يعني بيتوا كم لم دور روايات راس مثلا هو بيغمبر دوسر رواياتي لسر ما انت حتى للصحيح بخارج باسيلي وكراوه مثلا در روج علي دسيت لاي سيد دك بيغمبر دغري دله بيغمبري خو بو دغري دله او من ديبينم حسين الشهيد دكري لا تنجت ياخذ كناركان الرباري فرات دتوي خولكي غوركي بونكي دله بو هنا بون بخاري شاهي بلي باسيلي وكرا مثلا اما بلام دوادين سر مساله بيوندي بعلمي حديث وكومل زانستي تايبتي رنگ دراساتي اسلامي زور لي مشارزات من الموضوع اما باسي لي وكرا مساله عاشوراء حتى مساله عاشوراء مثلا عندك دي جورنو بو جولك كان يعني كاتب پیغمبر هجرت دك بو مدينه ك باز لو دك جولك كان لي روج عاشوراء بروج بن غوا او روجيك موسى توانيتي لدست فرعون راب كاتن گرنگی ئەوەیە مەسلەی پێغەمبەر یاخود زانیوێتی دەکوژرێ و بەو شێوازە من پێم وانە زانی بێتی دەکوژرێ و حەدیث و ئەمانەش یعنی دوای وەفاتی یا دوای شەهیدکردنی حسێنی کوڕی عەلی بە زیاتر لە 160 ساڵ تقریبا نووسراوە بس ئەمە حەدیثی بوخاری يعني بەڵێ ئەمە بوخاری بەڵێ هەتا ئەوەش يعني لە مناسبی لە تێڕانینەکانی زانیاریەکانی شیعەشدا هاتووە کە پێغەمبەر پێشبینی ئەوەی کردووە کە حوسێن شەهید دەکرێتن یاخود دەروەکو مەسەلەن چۆن ئەوەی عەمار کە دەڵێ سۆفە یەقتولوکە فیئەتن باغیە
کاتێ بە معاوێ دەڵێن دەڵێ قەتەلەه من جاء به دەیخاتۆ سەر لەشکرەکەی عەلی. جا بۆیە پێم وانێ بەو شێوازە بێ کە لەبەرەوەی مەسەلەی زانینی غەیب تەنها ئەگەر لە ڕووی دینیش بێ هەر بۆ خودای بۆ پێغەمبەر زۆری لەو بارەوە هەیە کە باسی بۆ نمونە مەسیحی باسی غەیبە خۆ مەسیحی دەجال و دابەزینە ئێسا و محەممەدی مادی هەمووی حەدیثن لەبارەی مستەقبلەوە بۆ ئەویش باس لە مستەقبل نەبێ ینی بۆ شێوەیە. یاق تۆ وەرە دەیتە سەر ئەوەی کە بۆ نمونە عەلی دەگاتە عەفەن حوسێن دەگاتە کەربەلا ناوچێکی تەبەن ئەو کاتە ئاوەدانی شتیوان نەبووە ناوچەیە گۆ پێی وتراوە کەربەلا لەسەر ڕووباری فورات کە گەیشتمە ئێرە کوێ دەرێن کە ڕووبەلا کەربەلایە دەرێن ئەها کە ڕووبەلا دەرەم مبەشر نییە بەخێر. ئەلمیم کە لەشکرەکەی عامرووی کوڕی سعدی کوڕ ئەبی وەقاز دێتە سەری 3000 کەسە هەندێک دەڵێن 300 هەندێک دەڵێن 33000 کەسە ئێتر ڕێواتی جیاواسەیە بۆ ئەمە پێشنیار دەکە کە دەزانێن ڕێی پێدەگرن و گەماروی دەدەن دڵیان ئەوە تا ڕێگام پێ بدەم بگەڕێمەوە یان ئەوە تا ڕێگام پێ بدەم بچمە لای یەزیدی ئامۆزام بزمە لای یەزیدی ئامۆزام لێ خۆم دەستی بخەمە ناو دەست و ڕێکەوتنێکی لەگەڵ بکەم یان ڕێگام پێ بدەم بچم بۆ جیهاد لێچێک لە سەنگەرەکان سوغورەکانی دەوڵەتی ئیسلام بەرامبەر بە دژە بەرامبەر بە کوفار بەرامبەر بە کوفار یعنی ئەگە کەسێک بیزانی بێ شەهید دەکرێت بۆ پێشنیار دەکات. بەس ئەمە ڕیوایەتی سوننەیە ئەتا ئەمە یەک دوو مەسلەی چوونی ینی مەسەلەن خزم عەباسی مامی ئەتا مەسەلەن سەیری کە مەسەلەن عەبدوڵڵای کوڕی عومەر کە بەحساب دەڵێن ماڵی عومەر و ماڵی عەلی بەینیان ناخۆش بوو وانە حوسێن دوو ڕۆژە دەرچووە لە مەدینە مەسیڕی دوو ڕۆژ دوور کەوتێتەوە عەبدوڵڵا بە شوێنیدا دەکەوێتن تاوەکو دەیگاتێ اینجا قسەی لەگەڵ دەکە بگەڕێەوە ئەمانە چۆن خزلانی باوکوتیان کرد ئەهلی عێراق چۆن خزلانی حوسێنی حەسەنی براتیان کرد بۆ تۆش بە هەمان شێوە دەکەن دەڵێ نا من 4000 نامەم بۆ هاتووە نامەکانە ئەمە نامەکانە 4000 نامە تەبعاً 4000 نامە وجەها بۆی ناردووە خەڵکی ڕەشۆکەی گشتی خۆمانە بۆی نەناردووە بۆ شێوەیە بێ جا هەر وەجێک تەمسیلی چەند کەسی کردووە بۆیە دەڵێ کە جگە لەوەش ئەگە بیزانی دەکوژێتن مەسن مسلمی کوڕ عوقەیلی ناردووە دوای هانی دەنێرێتن سێ کەس لە دوای یەک دەنێرێ بۆ تەزدیقی ئەمە هەتا کە مسلیم دەچێت سەر ئەو کەسانی بۆ مبایعە دەبینی 50 وجەهای کوفە لێ کۆ دەبنەوە کە نوێنەراتی بەلایەنی کەم 40,000 کەس دەکەن و دەڵێن بەڵێ بابێتن ئێمە پشتگیری دەکەن ئەو بۆ مسلمی کوڕ عوقەیل نامە دەنێری دەڵێ وەرە حوسێن وەرە تەواو بەیعەت پێ دەدرێ و بەیعیان پێداوم 40,000 کەس و ئەمانە بەڵام خۆ مسلیمیشە کوژرێ چۆن دەکوژرێ ئوستاز جان لێرە ینی وردەکارەکە لێرەیە کە یەزیدی کوڕی معاویە دەزانێتن مەسەڵەن حوسێن بە جوولەکەتی و نامە دەنێری بۆی کە بۆ والی مەدینەکە نێڵی دەرچێ بەڵام دەرچووە ئەو بۆیە والی عێراق دەگۆڕێ مەسەلەن بشر بن نوعمان بن بشر دەگۆڕێ بۆ عوبەیدوڵڵای کوڕی زیاد عوبەیدوڵڵای کوڕی زیادیش هەتا کە ئەو شرتانەی بۆ دێتن دەڵێن حوسێن وای تو دەڵێ باشە ڕازیم بەڵام شەمر پەشیمانی دەکات و دەڵێ چێ دەڵێ بچێتە لە یەزید ناینێرێ و نایکاتن بە والی لەسەر عێراق بۆیە باشترە شەڕی بکەین باشترە شەڕی بکەین نێڵێن ئەو ئۆپشنانە پاشگەز بووە تەماعی دنیای والی و بەڵێ جا بۆیە ئەو 50 کەسەکە عوبەیدوڵڵای کوڕی زیاد کەسێک دەنێرێ دەڵێ بڕۆ ناویان پارێ دەداتێ 3000 درهەمی دەداتێ دەرێ بڕۆ ناویان و ئەو پارێژ بدە مسلیم و هاوکاری بکە و بۆی بۆ وەچێک لەمانە لەگەڵیان بی هەموو زانیاریەکان کۆ دەکات و فڵان ئەم کەسانە هاتون و بەیعەتیانداوە بۆیە هەمیان داوەتی کۆشک دەکاتن و دەرگیان لەسەدا دەخا دەڵێیان ئەوە تا خەراجی هەموو ساڵی منتیقەکانی خۆتان منێرن بۆ خۆتان بێ باشە لە نزیکیش دەبن لە من یان ئەوە تا ئێوە تۆمەتبار دەکەم بە کوشتن بە هەڵگەڕانەوە لە دەوڵەتی ئومەوی لەسەرتان دەدەم بۆی ئەمانش هەمووی پشت لە مسلیم دەکەن یانەوە مسلمێک کە 40,000 کەس بەیعەتی پێدا وای لێ هات کۆڵان بە کۆڵان لە دوای دەگەڕان دەرگایەک نەبوو دەرگای لێ بکات و قومە ئاوێکی دواتێ تاوەکو ژنێکی زوڵمی بەنی ئومەیە دەرناخە یعنی یا با بڵێن بێ ئەمەچی ئەو خەڵکانە دەرەخات هەردوو لە ئوستاز جان هەردوو لە تۆ بەیعەتدا بەیعەت لە ئیسلامدا وەکو سوێند وایە لە گردنت هەتا وەکو سوێند وایە لە گردن ینی بۆ نمونە سعید بن جوبێر کە کاتێ
حەجاج کوڕی یوسفی سەقەفی دەیوێ بیکوژێ دەرێ بەیعەت ڕەتکەوە بە زوبێر و بەیعەت بدە بە ئێمە بە عەبدولمەلیک لەسەر نادەم یانی ناتکوژم دڵێ ئەمە لە گەردەنمە سوێندە چۆن شتی وا دەکەم باشە ئەنی دەشکوژرێ بنسبەتەوە پرسی ئەو پرسی کە زۆر حساسە لە ئێستا یاخود لە مێژووە بۆ تا ئێستاش ئەوەیە ئایا یەزید ئەمری کردووە بە کوشتنی حوسەین یا یەزید ئاگادار نییە شیعاڵێن یەزید ئەمری کردووە سنە بەعزێکیان ئەڵەن یەزید ئاگادار نییە وەک تەحقیق پێت وایە کامیان ڕاست بێت من پێم وایە ئەنی لابردنی لادانی بشر بن نوعمان بن بشر کە والیەک بۆ والیەک کەسێکی زۆر ئاشتی خواز بە کەسێکی باش بووە لەگەڵ هەموو فیئەکانی کۆمەڵگای مسلمان هەتا بە مەوالیتەوە باش بووە لەگەر ئەهلی بەیت زۆر باش بووە بۆیە کاتێکە دەزانێ یەزید دەزانێ حوسێن دەرچوو لە مەدینۆنە ئەوەی بۆ خەبەری هەواڵی بۆ دەچێتن بۆیە گۆڕانکاری لە والیەکە دەکات ئەمە لایەک لای دووەمیان ئەگەر ئەمری پێ بکرا بایە کە دەبێت تۆ یاخود بڵێن عوبەیدوڵای کوڕی زیاد دەبێت حوسێن بکوژی چۆن سەرەتا بە ئۆپشنەکانی حوسێن ڕازی دەبێت چۆن بە ئۆپشنەکانی حوسێن ڕازی دەبێت ئەمە لایەکیان لای دووەمیان لە یەکی محەڕەمەوە تا دەی محەڕەم باشە تەنها وردە شەڕ لە نێوانیاندا بوو وردە شەڕی بچووکیش ینی لەشکرێک ئەگەر 300 کەسیش بێوان سی چەکداریان سی سواریانە بوو 42 پیادەش بووە بەژن و ماڵیشەوە نا بەس پیادە ینی ئەو شەڕکەر زەلام ینی ئەوی ئەهلی بەیت و ئەوی کە لەگەڵی بووە مقاتل بەڵێ حاشیەکەی خۆی کە لەگەڵ حوسێن بووە هەناوانی تر ئەگەر 300 کەسی چەکداریش بوو 3000 چەکداریش بێ پێویستی بە دەڕۆژ نییە بۆیە ئێستا کە مەسەن فرقەتی قەزوێنی و کۆمەڵێک لەم مفەکرانی شیعە دەڵێن نا حوسێن زۆر بە لەشکرێکی لەمە زیاتر دەرچووە و شەڕەکەش 2 ڕۆژی خایاندووە ئەن مقارنەی دەکەم مەسەلەن بە شەڕی قادسیەکە بۆ 3 ڕۆژی خایاندووە شەڕی یەرموک 5 ڕۆژی خایاندوو بۆ ئەمە 2 ڕۆژی خایاندووە کاتمان کەم ماوە پرسیاریشم زۆرە بەس ئەم پرسیارە کە بەلامەوە گرنگە زۆر هەنێک ناڵم زۆر چونکە زۆر لە عولەمای سونە هەر یەزید وەکو مەلعون سەیرەکەن یاخود قسەی پێڵێن بەڵام بەعزێکیان ئەڵەن حوسەین حتا ئەوەی کە من لە خەیاڵم بێ ئیمام ئەبوو بەکر ئیبن العەرەبی ئەڵێ حوسەین بە شمشێری پێغەمبەری باپیری کوژراوە چونکە لە خەلیفەی مسلمانان هەڵگەڕاوەتەوە ئەم با بڵێم فەوزای لەناو حتا فکری سونیشە هەیە بتوێ ڕاست بێ ئەوە خەلیفە یەزید خەلیفەیەکی ئەوە شەرعی بۆ تا حوسەین بە هەڵگەڕاوە سیر کرد کاک سۆران حوسێن عەفوەن یەزید خەلیفێ و پێشتری بەیعەتیان پێداوە هەتا حوسێنی کوڕی عەلی عەبدوڵای کوڕی زوبێر عەبدوڵای کوڕی عومەر معاویە خۆی دەچێ بۆ مەدینە بەیعەتیان لێ وەردەگرێت هەتا ینی سیناریۆ بەیعەت وەرگرتنەکەش دەڵێ و سەیافتان لە پشت دادەنێم بەیانی خۆم دەڵێم بە ناوی ئێوە قسە دەکەم کە دەڵێم ئێوە داواتان لە من کردووە کە یەزید بکەم بە جێنشینی خۆم هەر قسەیەک بکەن نوتقێک لە دەمتان دەربێت و بەر لەوێ ئەم نوتقە بە ئایان بەنا لە دەمتان بێتە دەرەوە سەیافەکەی پشتان بە شمشێر سەرتان لە لەشتان زیاد دەکاتەوە بۆیە لەوێ لە پێش چاوی خەڵک ئەمانە قسەیان نەکردووە و دەڵێت سکوت علامەتە ڕەضاوەکو لە عەرەبیدا هەیە ئەنی ئەمە بەیعەتە بەیعەتی دووەمیش ئەوەیە کە تۆ دەستبەرداری خلافەت بووی بۆ ئومەویەکان بە عەقدێکی ڕەسمی بە فەرمانێکی بە ڕێکەوتنێکی ڕەسمی لە نێوان حەسەن و لە نێوان معاویەدا کە پێی دەوترێ عامد جەماعە ئاخر ئەو بۆ معاویە عامد جەماعە کە تۆ معاویەت سەرپشک کرد بوو بە خەلیفە هەروەکو ئەوەیە دواتر چی لێ بەعزێک لە عولەما با بڵێن دانانی یەزید لەلایەن معاویەوە وەک دانانی عومەر سێرەکەن لەلایەنی ئەبوو بەکرەوە تا چەند دانانە ئەو دانانە ئەمیش دانانە بەس ئەمە کوڕێتی ئەمیان ئەمیان کوڕینە ئەمە جێنشینە دوایە ماوەی جێنشینەکەش زۆر بووە یعنی فترەیەکی زۆر بووە بۆ لە ماوەی ئەو جێنشکە دەکرێت بە جێنشین تاوەکو شەهید بوونی خەلیفە عەفوەن حوسێنی کوڕی عەلی ینی ساڵی 61 ینی ماوەیەکی چەند ساڵێکە لە ماوەی ئەم ساڵە بۆ ناڕەزاییەک نەبووە لە ینی تۆ لە چلوویەکەوە مەسەلەن ئەوە دەستبەرداری خلافەت بووی دواتر لە 61ەوە شەهیدکردنەکەیەتی مەسەلەی بەجێنشینکردنیەتی ینی هێشتان معاویە لە عزی شەبابێتی ینی هێشتا لەو کاتە بەلای کەم 10 ساڵ جێنشین بووە بەس ئەوەی کە قسەی زۆر لەسەر کەسێتی یەزیدی کوڕی معاویە ئەم کەسێتیە وای کردووە کە
بەناشیرن وەصف بکرێ بە کەسێکی متەدەین ئەدەبیاتی شی ئەوای کردبێ ئەمەش تاسیری هەیە ئەمە تاسیریە دوو ئەدەبیاتە ئەدەبیاتی عەباسی و ئەدەبیاتی شیعەش چکە ئومەویەکان ینی بەڕاستی لە مێژوودا زوڵمێکی زۆریان لێ دەکرێت هەر شتێکی خراپێ دەیخەنە سەرەوان ینی چکە کەس نێ دیفاعیان لێ بکاتن ینی هەتا ئەهلی سونەش بۆ شێوەیە دیفاعیان لێ ناکاتن کە وەکو مەرجەعێک سەیریان بکات. زۆر سپاس دکتۆر و بزانم کاتمان بڕاو ئەڵێن کۆتایی پێ بێنە. زۆر سپاس. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شوان عوسمان تا ئەڵقەی داهاتوو بابەتێکی تر خواتان لەگەڵ.